لڤین هۆکاری دادگایی نەکردنی دەستگیرکراوانی بادینان ئاشکرا دەکات. ماوەی زیاتر لە 6 مانگە نزیکەی 70 کەس لە سنووری بادینان لەلایەن هێزانمنیەکانی دهۆکەوە دەستگیر کراون، بەڵام تەنها 7 کەس لەوان لە هەولێر دادگایی کراون و 5 کەسیان دادگاییەکان قۆناغی یەکەمی تەواو کردووە. لە 20 مانگی 12 2020 شنۆ ئەشکی ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. بە سەدان کەس دەستگیر کراون، بەڵام ئەو ناوانەی کە بە ئێمە گەشتون بەڕەسمی نزیکەی 53-54 ناو. لە ڕۆژی 26 کانونی دووەمی 2021ش گۆڵستان سەعید سەرۆکی فراکسیۆنی گۆڕان و جێگیری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. ئێمە ئەو ژمارەی کە بەدەستمان گەیشتۆ 16 ناومان بەدەست گەیشتۆ، دیارە ئەم 16 تەنیا هەر ئەوانە نین، لەوانەیە ژمارەکە زۆر لەمەش زیاتر بێت، لە نزیکی 50 تا 70 کەسن. لە نێو ئەو دەستگیرکراوانەدا تەنها شێروان شێروانی، گۆهدار زێباری، هاریوان عیسا، شڤان سەعید، ئەیاس کەرەم، بەدەل بەرواری، ئومێد بەرۆشکی لە ڕۆژی 15 و 16 شوبات برانە بەردەم دادوەر. لە دادگاییەکی خێرادا دادوەر بڕیاری سەر لە نوێ لێکۆڵینەوەی لە دۆسیەی هەریەکە بەدەل بەرواری، ئومێد بەرۆشکی دەرکرد و 5 کەسەکەی دیکەشی بە 6 ساڵ زیندانی سزادا. سەرچاوەیەکی تایبەت بە لڤینی ڕاگەیان هەرچەندە بەشێکی زۆر لە دەستگیرکراوەکان ماوەی زیاتر لە 6 مانگە دەستگیرکراون، بەڵام دادگاییکردنیان دواخراوە بۆ دوای یەکلایی بوونەوەی دۆسیەی 5 سزادراوەکە. سەرچاوەکەی لڤین ئەوەشی ئاشکرا کرد ئەوانەی دەستگیر کراون سەرجەمیان سزای قورسیان بەسەردا ناسەپێندرێ، بەڵام چەند کەسێکی دیاریکراویان وا بڕیاردراوە بۆ ئەوەی ببنەوەی چاوترساندنی ئەوانی دیکە سزای قورس دەدرێن. لە ئێستادا ئەو کەسانی دەستگیر کراون دەبێت لە زینداندا بمێننەوە تاو کاتەی دۆسیەی 5 سزادراوەکە لە دادگای تەمیز یەکلایی دەکرێتەوە. ئەو کەسانی دەستگیر کراون لە ئێستادا لەلایەن دەستگای پاراستنی پارتیەوە ڕاگیراون و ناهێڵدرێت کە سوکار و پارێزەرانیان چاویان پێیان بکەوێت. هەر کاتێکیش کە سوکارەکەیان دەیانەوێت بیان بێنن سەردانی ئاسایشی دهۆک دەکەن، دەڵێن لە لای ئێمە نییە و لە هەولێرن، لە هەولێریش ئاسایش دەڵێت لە لای ئێمە نین. لڤین ئەوەشی زانیوە حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ وەڵامی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانیش ناداتەوە. لە ڕۆژی 3 ئازار لیژنەکە نووسراوی ئاڕاستەی حکوومەت کردووە، بەڵام تا ئێستا وەڵامی نەدراوەتەوە. لڤین زانیوێتی دەستگای پاراستن چەند شارەزایەکی یاسایی کۆ کردوتەوە، ڕاوێژی پێکردوون بۆ ئەوەی لە لای خۆیەوە بۆی یەکلا ببێتەوە کە بە گوێرەی ئەو بەڵگانەی داوێتیە دادگا ئەو کەسانە سزا دەدرێن یاخود نە. زانیاریەکان ئەوەش ئاشکرا دەکەن ئەو یاسا ناسانە ئەوەیان بە پاراستن وتووە ئەو بەڵگانە بەزنین بۆ ئەوەی دادگای تەمیز سزاکە پەسەند بکات، بۆیە تەنها دوو ڕێگا لە بەردەمیاندا هەیە. یەکەم ئەوەی دادوەرەکان لە بەڵگەکان ورد نەبنەوە و سزاکەی دادگای تاوانی هەولێر پەسەند بکەن. ڕێگای دووەم کۆکردنەوەی بەڵگەی زیاترە بۆ تاوانبارکردنی ئەو کەسانە. هەر بۆیە دەستگاکە لەسەر هەردوو لایەنەکە کارەکات و لە هەوڵدایە دۆسیەی دیکە بۆ چالاکوانان بکاتەوە. دوای سزادانی و ڕۆژنامەنووس و چالاکوانانە دیندار زێباری وتی من حەزم لە ناوەکان بینم، بەڵام کەسێک هەبووە کەسێک هەیە لەناو ئەو 4 کەسە کە دەیان کەیسی لەسەر لە محاکمی کوردستان، کەیسی دزیەوە دەست پێ بکات تا دەگەیێتە کێسی کە بەرامبەر هەوڵاتیانی ئاسایی لە هەرێمی کوردستان چەندین بار تۆمەتبار کراوە.
دادگای تەمیز، بەڵام لڤین ئەوەی زانیوە لە دوایین پیلانی دەستگای پاراستن دەیەوێت دۆسیەکە نەدرێتە دەستەی گشتی دادگای تەمیز و بە زۆرینەی دەستە بچووکەکان لە بەرژەوەندی دەستگای پاراستن یەکلایی بکاتەوە.